ئەپلیکیشنێک تایبەت بە ڕێخستنەوەی شەقامەکانی سلەیمانی کامیشە ئێمە باسی واکەین لە هەمان کاتیشا بۆی کە بتوانین ئەو قەرەباڵغی بەسەر شەقامەکانەوە هەیە ئەو ڕێژە زۆرەی ئۆتۆمبیل هەیە لە هەمان کاتیشا ئێمە کۆمەڵی ئۆتۆمبیلی گشتیمان هەیە هەم لەوەی ئەو ئۆتۆمبیلانە کە لە کۆنەوە هەتا ئێستاش بە تایبەتیەکە باسی پاسەکان بکەین ئەم پاسانە لە هەموو شەقامەکان یاخود لە کۆڵانەکان لە هەموو شوێنەکانەوە هاوڵاتیانە نەگواستەوە بۆ شوێنی کارەکە یاخود بۆ ناو بازار و دوجار گەڕانۆش بۆ ناو ماڵەکانی خۆیان بەهۆی فراوانبوونی شارەوە ئەم ڕێژەی پاسانە زیادی کردووە بەڵام هەمیشە بیلەوە نەکراوەتەوە کە بتوانین بە سیستەم بکرێت یاخود ئەپلیکیشنێک دابنرێ ئەم پاسانە لەکوێ ئەوەستێ لەکوێ ئەتوانێت هاوڵاتیان سەر بخات لەکوێ ئەتوانێت دایان بەزێنێ شوێنی تایبەتی ئەم پاسانە کوێ ئایا خەتێکی تایبەتی هەیە لەم نێوەندەیە هەوڵ درراوە کە لە ڕێگەی ئەکادمیۆ لە ڕێگەی کۆمەڵێک کەسەوە کە لە بوارە جیازەکانی خۆیانە هەوڵیانەوە ئەپلیکیشنێک دابنێن بۆ ئەم سیستەمە بۆ ئەم پرۆژەیە جا ئێمە و ئێوەش ئەمانە بزانین ڕوونکردنەوەمان بنێ لەسەر ئەپلیکیشنەکە چه سوودێ بە شەقامەکانمانەگەێنێ سوودێ بە هاوڵاتیانەگەێنێ و ئەم بیرۆکەیە ئایا کێ چێتە بواری جێبەجێکردنەوەگۆ و لە هەمان کاتیشە ئێمە لە ڕووی ئەوەی شەقامەکانمان تایبەتمەندی ئەوەی پێوەیە کە بتوانین ئەم ئەپلیکیشنانەی تیا بەکاربێنین بۆی لەسەر بابەتانە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد لەتیف وەکو تەکنەلۆژیای زانیاری و هەروەها بەڕێز مامۆستا ژیر فواد وەکو پسپۆڕی گواستنەوە دوو خوێنکاری ئاسیچمان لایە کاک ئەحمەد تەها وەکو خوێنکاری بەشی ئەندازیاری پلانسازی شار کاک ئاکار حەسەن وەکو خوێنکاری بەشی ئەندازیاری کۆمپیوتەر زۆر زۆر بەخێر بێن بەیانیتان باش سپاس بۆ ئامادەبوونتان زۆر بەخێر بێت من سەرەتا لە پرۆژەکەەوە دەست پێ بکەیت ئەچمە لای کاک ئەحمەد بیرۆکەی پرۆژەیەکی وە چۆن دروستان کرد و ئایا لەگەڵ شێواز و جوگرافیای شاری سلەیمانیە ئەم پرۆژەیە ئەتوانێت جێ خۆی بکاتەوە و سوود بە ئێمەی هاوڵاتی بگەێنێ سپاس بۆ ئێوە پێشەکی ئێمە پرۆژەکەمان بریتە لە چارەسەرکردنی کێشەیەکی دیاری شاری سلێمانی ئەویش بە چارەسەرکردنی کێشەی ئیزدیحامی شاری سلێمانی بۆ ئەوەی خەتی پاسەکانی سلێمانی ڕێخینەوە کە ئەبێتە داهێنانێک بۆ خزمەتی شاری سلێمانی ئەبێتە داهێنانە بۆ خزمەتی هاوڵاتیان بە شێوازی گشتی بۆ هەرێمی کوردستان بیرۆکی پرۆژەکەمان لە کێشەکانەوە بۆ هاو بۆچی شەقامەکان بەو شێوەیەن بۆچی خەڵک پاس بەکارنایەنێ ئێمە هاتین کێشەکانمان تەحلیل کرد دوای ئەوە هاتین بیرۆکەکەمان باس کرد کێشەکان چییە بۆ نمونە هیچ سیستمێک هیچ پێڕەوێکمانیە بۆ بەکارێنانی پاس لە سلێمانی یاخود لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوەی هەیە هەر خەتە و بە شێوازێکی هەڕەمەکی ئیشەکە هەر پاسە و بە شێوازێکی هەڕەمەکی ئیشەکە ئەگەر هاوڵاتیە بێوێ لەگەڵ پاسێکە هاتوچێ ڕۆژانە بکە نازانێت کەی کاتی ئامادەبوونی پاسە نازانێت کەی پاسەکە پڕە بێ ئەبێ بۆنە لە هاوینە لە زستانە نیو سعات 20 دقە بۆ سێ لە گەرمای هاوین و سەمای زستانە تا پاسەکە توانێت بڕوا لەگەڵیا تووشی دواکەوت نەبێت باشە تووشی کۆمەڵە کێشەی کابی لەوانە کە وای کردووە هاوڵاتیان وەکو پێویست پاس بەکار نهێنن بۆیە ئێمە هاتین لەسەر ئەساسی ئەم کێشانە هاتوین پرۆگرامەکەمان دەستپیت کردو و هاتین داتا کۆلێکشنمان بۆ کرد سەرژمێری باشە سەرژمێریەکە مامەڵێکی قورسار هەر خۆی کاڵی سەرژمێری عملێکی قورسە بەڵام ئێمە بە سەپەرشتی مامۆستایان و هاوڕێیانم توانیمان ئەو سەرژمێریە بکەین لە پێنا ئەوەی خزمەتێ بکەین سەرژمێریەکەش چۆن بوو بۆ دوو ڕۆژی جیاواز کردمان بۆ ڕۆژێکی پشوو کە هەینیە و هەروەها بۆ ڕۆژێکی دەوامی فەرمی کە یەکشەمەیە بۆ سێ کاتی جیاواز بەیانی نیوەڕۆ ئێوارە ماوەی سەرژمێریەکەمان مینیمەمەکەمان سعات و نیوێ بووە بۆ نونە بۆ بەیانی حەوت و نیو تا نوێی بەیانی وەرمانگرتووە یاخود بۆ نیوەڕۆ 12 بۆ دوی نیوەڕۆ ئێوارە 4 تا 7 ئێوارە سەرژمێریەکەمان چۆن کردووە بەیانێکی کە چوینەتە مەحەڵەی پاسەکان دیاریمان کردووە کەی کاتی ئامادەبوونی پاسە کەی پاسەکە دەرگا واڵاکە بە ڕووی سەرنشینەکانە کەی کاتی دەرچوونی پاسەکەیە باشە دەرچوونی پاسەکەمان دیاری کردووە و هەروە بە چەندێک پاسەکە ئەگات تا مووقیفی پاسەکان ئەوانەمان هەمووی دیاری کردووە ئەوە خەتەواتێکی هەنگاوێکی گەورەمان کرد ئەویش ئەوە بژماری سەرنشینەکانمان دیاری کرد چۆن لە هەر شوێنێکە سەرنشین دابەزیوە ژمارەکەیمان دیاری کردووە یاخود ژماری سەرکەوتنەکەی یاخود لەکوێ دابەزیوە شوێنەکەشیمان دیاری کردووە یاروەها کاتەکەشی کای دابەزیوە لەگەڵ وەیستایمی سەرکەوتن و دابەزین ئایا بە چەند چرکە سەرنشینێک سەرەکەوێت و دابەزێ
ئەمە لەماوەی چەند ڕۆژە ئەم سەرژمێری ئێمە ئەم سەرژمێریەمان لە ماوەی 2 مانگا کرد 2 مانگە 2 مانگ لەگەڵ ئەنجامەکان نزیک بوو لە یەک یان نەجیاوازیەکان زۆر بوو لەبەر ئەو بربەست و کێشانەکە بەڵێ هەیە لەبەر ئەوە ئێمە هاتین بۆ 2 ڕۆژی جیاواز وەرمانگر بۆ ئەمانزانی جیاوازیە بۆ منە بۆ ڕۆژێک کە داوامی فەرمی هەیە خەڵک زیاتر پاس بەکارێنە جادوبان لۆدێکی زۆری لەسرە بۆیە هاتین بۆ ڕۆژی یەک شەمان و ڕۆژە داوامەکان کردمان لەگەڵ ئەوەشا بۆ ڕۆژی هەینی و شەمانیش بە جیا وەرمانگر بۆ ئەوەی داتاکان داتایەکی حەقیقیمان لابێنە وەک داتایەکە ئەزیێتێکیش مایکەکە بەی بە کاگاکار بۆی کە ئەویش لەسەر ئەپلیکیشنەکە ئێستا ئەگەر کەسێک بێت پاس بەکاربهێنێت چۆن ئەم ئەپلیکیشنە توانێت خزمەتی بێت سەرەتا دەستخۆشتان لێکم بۆ بەرنامەکە بەخێر بێت. سەرەت ئەپلیکیشنەکە خۆی ئەپلیکیشن یعنی پێویستمان بەوەیە سیستەمێکمان هەبێ کە تێیدا کۆمەڵەشت لە خۆی بگرێت سێرڤەرمان هەبێ لەناو ئەپلیکیشنەکە ئەوەی کە بە شوێکی سادە باسی بکەین کە کەسێک ئەپلیکیشنەکە بەکاربێنێ و بزانێت چی تایە لەناو ئەپلیکیشنەکە تۆ توانی بزانی ئەو موقیف پاسەکان چ موقفێکی پاس لە تۆ نزیکە و چ پاسێک چ ڕێڕەوی پاسێک بەلای تو تێپارە بێ لەبەر ئەوەش ئەتوانی بۆ منە تۆ بزانی پاسەکان کە ئەگەنە لای تۆ ئەمە ئیشەکەی ئێمە باڵین پرۆژەکە ئێمە ئەوەیە کە بتوانین شوێنی پاسەکان دیاری بکەین لە ناو ئەپلیکیشنەکە یعنی تۆ شوێنی خۆ دیارەکەی شوێنی پاسەکەش بە تۆڵێ ئەوە تا لەوێ کەواتە تۆ شوێنی پاسەکە دەبینی کەمەش پێویستی بە کۆمەڵم ینی میکانیزمی ترە لەوانە بۆ نمونە بتوانین ینی GPS لە پاسەکانە بەسین ڕاستەخۆ زانیاریمان پێدات هێنێرێتە ناو سیستەمەکە لە سیستەمەکە بە ناو ئەپلیکیشنەکە وەکو ئەو بابەتانی تریشکە لەناو ئەپلیکیشنەکان ئەتوانی کۆمەڵە زانیاری لەسەر ڕێڕەوی پاسەکان دابین ئەمەش بەش بۆی کە ئەگەر کەس ویستی زانیاری زیاتی دەست بکەوێت زایدەن ئەگەر من بۆم لەبمەوێت بۆ منە لەکانی باوە بڕۆم بۆ ڕاپەڕین کاتم پێویستم بۆ 2 پاس بکەم بەڵام نازانم لەکوێ بۆسم شوێنی موقعی پاسەکە شارەزانی و هەروە نازانم لەکوێ دابەسم دوای پاسێک تری بکەم لەناو ئەپلیکیشنەکە باڵین ئێمە وامان لێ کردو کە شوێنەکان بە تۆ بڵێت تۆ لێرەوە چۆ ئۆفلان موقیف لێوێ بۆ چەند دقیقە چاوەڕێ بکە پاسەکە دێت هەڵتەگرێت لێوێ لە موقیفی داات و داتە بەزێنێت بە ئەوەنش دەکەیتە موقیفی داات و دوایەوە ڕاستی بۆ منە خەتی پاسەکان ئێمە ئەوە نییە بڵێ بۆ منە هەمووی بچنەوە یەک شوێن لیا بڕینێگەیە لەو بڕینە بە بەکارهێنەر ئەڵین کە چەندەنگایەک بڕوا بپێ دوای ئەو پسوار پاسی داهاتوو بێت و ڕێرەوەکەی پێ بڵێ کەواتەمە پرۆژەیەکە ئەگەر بچێتە بواری جێبەجێکردنەوە بێگومان هەموو ماسوودی لێبین منە بێ ئەگەر مایکە بێ بە مامۆساژیر مامۆسا ئەم پرۆژانە بێگومان هەمووی بۆ خزمەتی هاوڵاتیانە و لامان کاتیشا تۆمایکیشی پێوەیە ببورە لامان کاتە ئەمە ئێمە گەڕین بە دوای هۆکارەکانی گواستنەوەیە کێشەکانی گواستنەوە یاخود ئەو چەند بابەتێک هەیە کە زۆر دیارن یعنی بۆ نمونە تەسکی نێو شەقامەکانمان زۆری نێو ئۆتۆمبیلی نێو شەقامەکان لە ناو شارەکان بە تایبەتی و لە هەمان کاتیشە هۆشیاری هاوڵاتیان و لە هەمان کاتیشە هاوڵاتیان پێویستیان بەوەی لە ڕێگەی تابلۆکانەوە هۆشیار بکرێنەوە لە ڕێگەی ئەو شوێنانەی کە پاسەکانی تیاوە سێچکە زای ئەم سیستەمە لە وڵاتانی ئەوروپا تۆ ئەگەر بچیت بۆ سەر ئیشەکە و 3 پاسیش بکەی لەوانێت ئەگەر زۆر دوا بکەی چەند دقەیەکی زۆر کەمە چکە لەم پاس بۆ ئەو پاس لەو پاسکە هەمووی خەتی خۆی هەیە و ڕێگای خۆیە بەڵام لە ڕێگەکانی ئێمە کێشەمان زۆرە ئەوەی کە زیاترینیانە ئێستا چییە لە گواستنەوەی سپاس بۆم دەرفەتە ڕاستی کێشەی گواستنەوە وڵاتی خۆمان هەمەلایەنێ بەشێکەوەی کە تۆڕی ڕێگاوبانی ئەمە لە وڵاتی ئێمە زۆر کۆنیانە تۆڕی ڕێگاوبانی بە تایبەتکە ناو شارێ ساڵی 60 دروستکراوە بۆ ژمارەی سیاری کەم یعنی هەمومان بیرمانە بە تایبەتی ئێمە زۆر جیلی کۆنیژنی سەڵات بڵێن ساڵی نەوەکان ژمارەی سیاری کەمانە بینە سەر جادەکان سێقات و چاقاتی و ساڵانە ژمارەی زۆری سیاری تریش دێتە وڵاتەوە ینی بەبێ هیچ سانسۆری کەمی بۆ دانرا بەڵام هەر لە عەزاب سارێکی زۆر دێت ئەمە دوای کردو سەر جادەکانمان زۆر قەڵە باڵغ بێ ئەو جادانەی کە هەمانە ئەو ژمارە سارێ نەکێشێ و کێشەی دومیشمانێ بەدیلێکمان نییە بۆ ئەو بەدیلێک هەمانە سیستەمی گواستنەوەی گشتی بە حسابکەناومانەوە سیستەمی گواستنەوەی گشتی سیستەمێکی زۆر دواکەوتووە ینی بڕاکە بەراورد بە وڵات ئەفریقیەکانیش لەوێ نێ وڵات ئەفریقیەکانیش ئێمە دواکەوتوتر بین چکەم سیستەمە لەوتیە پەری پێ نەدراوە سیستەمێکی زۆر ئاڵۆزە زۆر فەوزەویە ینی کەسێکی وە من ئەگەر بمەوێت ڕۆژانە بچم بۆ دەوام پێم خۆشە ساری خۆم نەبم هەم کولفەی بنزینم بۆ گەڕێتەوە ینی باوە بڵێن لە ڕووی ئینسان کە پێوترێ ئەکسپێنسز بە ئینگلیزی ینی کۆستم بۆ گەڕێتەوە تێچم بۆ گەڕێتەوە هەم خزمەتی بە ژینگەکەم من ژینگە پیس ناکەم ساریش پێ ناکەم بەڵام بەدیلێک نابینی تۆ تێ ببوونە بە پاس بڕۆی نازێن پاسە وەک هاوڕێیان باسییان کرد ئەم پاسەکەی دەرەچێت لەکوێ چاوەڕێکی یانی تۆ بێ بەزستانە سەرمات بێت لە شوێنەکە بۆستی 10 دقە تا پاسێک بێ بە هاوین گەرمایەکی زۆرە تا
پاسێکی چاوەڕێکی ئەنجش نازانانی کێگاتەوە بۆ تۆ جاریوە داوامت هەشت و نیو دەست پێکات تۆ هەش دەرچی هەشت و نیو گەیتە داوام بەڵام نازانین پاسەکەی دی هەشت و نیو فعلا نەگەیتە داوام کەی دەرەچێت جاریوە لە هەشت لە گەراجی پاس چاوەڕێی نەفەرەکە هەشت و نیو دەرەچێت هەشت و چارەك دەرەچێت لەبەرەوە سیستەمی وڵاتی ئێمە فەوزەوی ڕێخستنێکی عامی ڕێخستنێک لە بناغەوە ئەوەم دەی مناگەدارمیشی لەسەرەکرێ بەڵام ئاسان نییە چونکە تۆ بێ سیستەمێکی متەکامل دروستکی وەکو دەرەوە یەک کۆمپانیا هەبێت کە سخاوەنی سیستەمی گواستنەوەی هەموو شاری سلێمانی بێگەر هەموو هەرێمی کوردستانیش نەبێت و ئەم کۆمپانیا خۆی ساحەبی پاسەکان بێ و خەتی پاسەکان جیاکرێتەوە و شۆفێرەکان وەکو کارمەند ئیشی لەسەرکەن لەجاتی وێر شۆفێرێک ساری خۆی بێنێ کە ئەم سارانە کە تووشی عتەڵە بنەبێ و شۆفێرە مەسئولیەتی هەڵگیریانی دووبارە تێچوویەکی زۆر لەسەر شۆفێرەکان من خۆم بەش بە حاڵی خۆم مامۆسای وانی ترانسپۆرتیشن پلانینم لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و کاک ئەحمەدێک لە خوێندکارە چالاکانمە لێرە سوپاسی هەموو خوێندکارانەکەن بەوێ جیاوازی کە لە شەشمانگی ڕابردووە داتا کۆلێکشنیان کردو ئێمە هاتووین هەموو گرفتەکان بووی بینیزان گرفتەکان لە چیە بەشێکی گرفتەکانی بۆ نمونە شۆفێر کە کۆستێکی زۆری لەسەر و بایەوە سەرنشینی نییە کێشەی سەرنشینەکانەوەی کە باسمان کرد یعنی نازانێکی پاس دەکەی دەرەچێت شتێک نییە کە نزی پێوتێ دیپێندە بەڵای ناتوانین پشتی پێت بەستی لەبەرەوە ئێمە ئەو داتا کۆلێکشنەکەمان کرد هەموو گرفتەکانمان بینی لە هەم لە ڕووی سایقەوە هەم لە ڕووی سەرنشینەوە کە گرفتەکان چین دواتر لەگەڵ مامۆستا محەممەدوان بەشی ئایتین هەوڵماندا کە چارەسەری دۆزینەوە چارەسەرێک کێسە فریای ئەم کێشەیە بکە بتوانێت حلیکە وەک بە کەمترین تێچوش باسیەوە پێنجکەوە هەموو چارەسەرێک توانین بخەیتەڕەوە بەڵام ئەو چارەسەر جێبەجێ کرێ تێچوویەکی زۆری هەیە تێچوویەکی کەمی هەیە بەداویتی خۆتان نەزان کە لە هەزار لە وڵاتی خۆمانە ئێمە کێشەی ئابووریمان هەیە لەبەرەوە ئەم چارەسەرە ینی ئەوەی کە ئێمە خۆشمان تاقیمان کردێتەوە گونجاوترین چارەسەر لە ڕووی تێچووەوە و لە ڕووی کاتیشەوە بە کەمترین کات دەتوانین جێبەجێکەین ئێمە لە ڕێپلیکیشنەوە وە کاوڕێیان باسییان کرد ئەوە نامێنێت کە سەرنشین نەزانێکی پاسە ڕۆکەی پاس دەرەچێت ئەزانێت لە کوێ سوار پاس بێ لە کوێ دابەزێت بە چەندێکە گاتەجێ ئەمەش لە کۆتای بێتە هۆی کە ژماری سەرنشین زیاتر بێ خەڵک زیاتر ڕوو لە گواستنەوەی گشتی بکە و کێشەی ساقەکانیش هەلە بێت و بەردەوام ئێمەتوانین پەرە بەم ئەپلیکیشنە بین بە تایبەتی بەدانانی GPS هەتا بە چاودێری پاسەکان ئەو لە دەرو پێ ریل تایم سەرڤیلەنس ینی تۆ لە کاتی خۆیان چاودێری پاسەکەی لەکوێیە و چاودێریتی ناو پاسەکەش کە تا کامێراش دانی بۆ حاڵەتی ڕووداوی هاتچووکە ڕوودایە بۆ حاڵەتی ئەمنی ناو پاسەکان یعنی ئێمە قۆناغ بە خۆناغی شەڵایش لەسەرەوەکەن کە پرۆژەکە پەرە پێ بدەین کە بێت بۆ ئەوەی کە گواستنەوەی گشتی لە وڵاتەیە حداقل پشتی پێ بەسرێت هەتا چارەسەرێکی یەکجاری لە حکومەتەوە بۆ یەکرێت هیواداریم بەو شێوەیە بێ مامۆستا محەممەد ئێستا خوێندکارە زەکان باسییان کردوتیان ئەبێت لەسەر سیستەمی GIS لە ڕاستیە کار بکرێت ئایا هەر ئەوەی کە تۆ ببوورە GPS لە پاسەکە دابنێت ئەپلیکیشنێکیش کەسی بەکارهێنەر دای بەزەنە لەسەر مۆبایلەکەی ئیتر تەواو هیچ هەنگاوێکی تری پێویست نیە یان لە ڕووی تەکنیکیەوە پێویستەکە کۆمەڵی هەنگاوی دیکەش بۆی بنرێت سەرەتا بەناوی خوا ڕاستیە دەستان خۆش بوو بۆم دەرفەتە لە ڕاستیە ئەم پرۆژەیە جیاوازێکی هەیە لەگەڵ پرۆژەکانی ترە پرۆژەیەکی هاوبەشی نێوان خوێنکار و مامۆسایە لە هەردوو زانکۆی تشکی نێودەوڵەتی سلێمانی و زانکۆی پۆڵتەکنیکی سلێمانی کە مشکلەیەکی واقعی ناو هەرێمی کوردستان و وەکو کەیس تادیش وەکو کەیسیش ناو شاری سلێمانیمان وەرگرتووە کە ئەمە خۆی لە خۆیان بەستنەوەی خوێنکاران و کەرتی خوێندن و پەروەردە و خوێنی باڵایە بە مشکلەکانی ناو شارەوە کە ئەمە خۆی جیاوازەیەک بوو لە عینەکانە و هەر بۆیش کە پلەی یەکەمی بەدەستهێنا و خوێنکارانمان خەڵاتی مەدالیای زێڕینیان بەدەستهێنا لە پێشانگای نوێگەری حوتەم پێشانگای نوێگەری پرۆژەکان نیسانکۆی تیشک بەڵێ ئەوە وەکو خاڵ یەکەم وەکو جوابی پرسیارەکەی جەنابیشتان لە ڕاستیە ئەم پرۆژەیە پێویستی بە 4 قۆناغە ئێستا ئێمە تەنیا 2 قۆناغمان تاوا کردووە 2 قۆناغی داهاتوو پێویستی بەوەیە کە لە ئەمری واقعا لانی پەیوەندیدار و خەڵکی پێوەست بۆ بابەتەوە بێنە سەرخەت کە خۆشبەختانە لە سەرخەتیشین لەگەڵێنە ئەو 2 قۆناغش کە تەواومان کردووە وەکو مامۆستاژیر و کاکاکار ئاماژەیان پێەیە قۆناغی من پێڵین Initial Data Collection Stage واتە قۆناغی کۆکردنەوەی دەیتای سەرەتایی ئێمە بەس لە ڕێی قۆناغی کۆکردنەوەی دەیتای سەرەتایی بەس مشکلەکەمان تعریف کردووە تێگەشتوین کە بەڕاستی کێشەیەکە لەناو
هاتوچۆی گشتیە کە بە ئاسانی ناتوانین کە چارەسەری بکەین لەبەرەوەی وەکو مامۆسا ئاماژەی پێەیە لە نظامی ترانسپۆرتیشن و هاتوچۆی گشتە ئەو نظامی ئێمە پێوترێ نظامێکی فەوزەوی پێمان خۆش بێ یا پێمان ناخۆش بێ بۆیە ئێمە لەو قۆناغەوە بە هاوکاری دوو بەشی جیاواز ینی ئەندازیاری کۆمپیوتەر لەگەڵ کاکارە و ئەندازیاری پلانسازی شار لە زانکۆی پۆلیتەکنیک هاتین ئێمە وتمان ئەتوانین سوود لە نوێترین ئالەتەکان یا میکانیزمەکانی تەکنۆلۆژیای زانیاری وەربگرین بۆ نمونە وەکو زیرەکی دەست کرد وەکو GPS وەکو ئەوانە کە لە ڕاستیە بە کەمترین تێچوو بتوانین زۆرترین گۆڕانکاری دروست بکەین بتوانین وا بکەین کە خەڵک ئێستا من لە کورساتم کە چوومە دەرەوە بتوانم نزیکترین خەتی پاس دیاری بکەم پێشەوەی بچمە دەرەوە لەبەرەوەی ئێستا بچمە دەرەوە سەرمامە بێ گەرمامە بێ باران دەمێ ئەوە تووشی کێشا بم پێشەوەی بچم نەک هەر شوێنەکەشمان پێ بڵێ بەڵکو پێشنیازی دقیقی کاتەکەشمان پێ بڵێ ئەو لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە ئەکرێکە ئێستا باسێگەن کە لە قۆناغێکی ترا پێویستە داتا کۆلێکشن باشە کاک ئەحمەد لەگەڵ هەموو ئەم بابەتانە کە هەمووی پێویستە بچێتە بواری جێبەجێکردنەوە مامۆسا ژیر ئاماژەی بۆیە کە ئێمە هەر لەسەر ئەو شێوازە کۆنە شەقامەکانمان وە لە باتی ئۆتۆمبیل ئێستا دە ئۆتۆمبیلی کە هاتۆتە پەنای من دوێنێ بە دوجارچوونێکم کرد تۆ 2 مانگە داتاکۆکەیتەوە لەسەرەوەی کە هاوڵاتیان لە شوێنەکانەوە بەڵام بەوەی فراوانبوونی شاری سلێمانیەوە ئەگەر بە ڕێژە بیری لە سایە لە 4 بەشە بەشێکی لە سایە 25 ئەو پاسانەی کە ئێمە بینی مۆدیلیان زۆر کۆنە یعنی لەگەڵ پاسێکە کە کۆمپانیایەکی پێشکەوتو ئێستا بە مۆدیلی 2020 و 2021 لێستەیە کارەکە لەگەڵ پاسێکە کە مۆدیلی ساڵی هەشتاکانە لەوانەیە لەگەڵ ئەم سیستەمی ئەپلیکیشنەوە یەک نەکرێتەوە بۆ کاتەکان بۆی کە دەردی مامۆستا محەممەد دەڵێ من بزانم لە چ کاتێکە پاسەکەی کێت بۆی فریای ئەوی کەش بکەم بەس ئەوەی کیان لەوانەیە خاو بێت لەوانەیە بزوێنەرەکەی کۆن بێت لەوانەیە بەباشی کار نەکات ئێوە هەڵتانەوە ئەم کێشێش چارەسەرکەن بۆی کە بتوانن هەمووی چکە کات لەم ئەپلیکیشنە دەورێکی زۆری هەیە بۆ نمونە من کارمەندێکم پێویستم بەوەی لە سعات کاژمێر هەشتا بچمە شوێنی خۆم بەڵام کە من لە 7:30 سوار پاسێک بووم لە چارەک لێ دابەزیم بەس بە نیو ساعتی کە پاسێکی کە من بگەێنێتێ کەواتە سوودم لێ نەبینی کەواتە بێ ئۆتۆمبیلەکەی خۆم بەکاربێنم و ناشبم بە هاوڕێژینگە هەموو کێشەکانمان تحلیل کرد دیاریمان کرد یەکێک لەو کێشانەی کە ڕوبەڕوومان بۆ ئەو خاڵەی هێبەڕێزی بوو کە ئاماژۆ پێکرد ئێمە شاتین لە بری ئەوە GPS-مان بەکارهێنان GPS-ەکە لە پاسەکەیە دایانی باشە تر پاسەکە کۆن بێ یان تازە بێ GPS-ەکە بە پێی ئەوە ئەڕوا لە ئەپلیکیشنەکەیە واتا تۆ توانی بە شێوازێکی ڕاستەخۆ بە شێوازێکی لایف سێری ئەو پاسەکەی کە لە چۆن ئەڕوا چۆنیە بۆیە زیرەکی دەستکردەکە بە پێی ئەوە بە پێی خێرایی ڕۆشنی و پاسە کاتەکە بۆ دیارەکە بۆ نمونە تۆ ئەڵێ من ماڵم لە ئاشتیە ئەمە لە بەردەم شوێنێکی گەڕێکی ئاشتیا ئەوەسی بۆ پاس ئەو پاسی کە تۆ دیاریت کردو پاسێکی کۆنە بۆ نمونە GPS-ئەکە لەنا ئەو پاسە کۆنایە GPS-ئەکە لەگەڵ زیرەکی دەستکردەکە بە پێی خێرایی ڕۆشتنی ئەو پاسە کاتەکە بۆ دیارەکە کە ئەڵێ بۆ نمونە بە ئەوەنە خولەکی تر پاسەکە ئەگاتە شوێنی دیاریکراوی تۆ ئەگەر نەگونجا لەگەڵ منە چی بەدلە بۆی کە بتوانم ڕێگەیش کە بدۆزمەوە ئەگەر ئەو کاتی ئەو پاسە لە GPS-ەکەیە بۆ منی وت ئەو دەدەقە چارەکێکی کە ئەگەر نەگونجا مامۆستا چییە بەدلەکەی ینی هیچ ئیترس من سود لە ئەپلیکیشن نبینم بە ڕێگایش کە بدۆزمەوە بۆ گواستن خۆی ئەوە ئێمە هاتین لە بری ئەوە چۆن هاتین چی پێوترێ داتاکانمان کە دوای ئێسامان مەرحەلە 1 و 2مان تاو کردووە مەرحەلەی سێم و چوارەم پێویستی بە داتاکۆکردنەوەی 6 مان بۆ ساڵێک هەیە باشە ئەم 6 مان بۆ ساڵە GPS-ئەکان لە پاسەکانە دانرا بەپێی زیرەکی دەستکرد بەپێی کۆردینەیتی شەقامەکان داتا کۆکرێتەوە بۆیە ئەبێ بە شێوازێکی وا ڕێکخراو ئیشی تیا بکرێت بۆ مای ئەم 6 مان ساڵی کە دیاریەکرێ کە هیچ کەسێ تووشی حاڵەتی وانە بێ ئەگەریش توش بوو ئەو کاتا بێ بە نۆتیفیکیشن پێش ئەوە نۆتیفیکیشنی بۆ بێ بۆ ئەوەی ئەو هاوڵاتیە کە ئەوێت ئەو کێشەی پێشەوەی تووشی بێ پێویستە پاسەک بۆنە تووشی هەر هەرقەلەیە بوو تووشی هەر کێشەیەک بوو لە ڕۆشنەکەیە ئەبێ ئەو کاتە سەرنشینەکەی خودت هاوڵاتیەکە ئاگادار بکرێتەوە ئەویش لە ڕێگەی سیستمەکەەوە کرێت یەک ڕوونکردنەوەی زیاتر لەسەرەوە بۆ مەسەلەی کە باست کرد کە پاسەکان کۆنن پێوتری کۆمفۆرتبڵتی ینی بەشێک لەوانی کە سەرنشین واکات کە
هێڵی گواستنەوەی گشتی بەکاربێنێ ئەبێ مرتاح بێت ینی دەچێتە ناو پاسەوە هەم فێنکەروی هەبێ هەم گەرمکەروی هەبێ بۆزستان پاسە لە ئازاد ئێمە و کێشەمان هەیە چکە باسی ئەومان کرد کە بەشێکی ساق پاسەکان خۆیان ساحیبی پاسەکانن لەوێ گیرفانی ئەوە ناڵچۆرەکە پاسێکی ئەوە دابینکە ئەو بێ ڕێگەی حکوومەتەوە ڕێک خرێتەوە کە ئەو پاسانە مۆدلێک دیاری کرێت لە مۆدلە کەمتر نەبێ و ساردکەرەوەی ئیشکات گەرمکەرەوەی ئیشکات بۆ زستان بۆ مەسلەوەش کە لە ئێستا توانی پشتی پێبەسی تاڵ نەمە کاتیوێت تا ساقەکان لەگەڵ سیستەمەیان ڕادێن تا سەرنشینەکان ڕادێن بەڵام کاتێکی زۆریشی ناوێت ئێمە ینی هاواتار ینی باوە بڵێن کە لەگەڵ دانانی ئەپلیکیشنەکە خستنە بۆ کاری ئەبێ سیستەمێکی دانین سیستەمەکە شەوەیە کە پاسەکان دیاریکەین ینی هەر پاسێک چارێکی زیاتر نەوەسێ لە گەراجەکان و دەرچێت ینی کاتێکی بۆ دانین پێوترێت تایم تێبڵ ینی خشتێکی بۆ دانین خشتێکی دەرچوون هەر پاسێک نیو سەعات پاسێک دەرچێت ئەو کاتە سەرنشین هەبێت و سەرنشین هەبێ و نەبێ دوو کەسی شەوە بێ ئەو بتوانێت بڕوات ینی ئێستا بەهێنەی لە گەراجەکان بە تایبەتیوانی کە سەرنشینیان زۆر تاڵەن کێشەی سلێمانی وەیە هەنێ خەتی پاسمانەیە سەرنشینی زۆرە هەنێکمانەیە زۆر کەم ینی لەوانە بۆ نمونە ماوەنی کە خوێندکارەکان وەکو نمونە وەرمانگرتووە بوون خەتی پاسی ڕاپەڕینە خەتی پاسی بەکرەجوۆیە ئەمانە سەرنشینیان زۆرە ئەمانە خۆیان لە ناوخواانە ڕێککەوتون هەنی ساعتجارێ بە پاسێک دەرچێت باشە بەڵام خەتی تریشمانی وەکو ڕزگاری وەکو خەتی تر یا وەکووانی چارچرە ئەمانە لە یازان سەرنشینیان کەمە لە بژمای دانیشتوان کەمە کەمتر خەتی گواستنەوەی لەسرە شوێنە ڕیسەکانی شاری لەسرە ئەمانە درەنگتر دەرەچێت دەبرێمە سیستمێکی گشتگیر دانین یا هەر سیستەمە و هەر خەتێک بە پێی خۆی بە پیژمای سەرنشینەکانی چکە تۆ ناتوانانی فەرزیکە بەسەر سایق بڵێ هەموو چارێکی دەرچێ و ینی سەرنشینیشینە بە لە کۆتایەکە گاتە گەرات سەرنشینێکی وای نەبێت بەڵام ئەو کاتە ڕێخستنێکە خەین هەموو خەتێک یا چەند خەتێک خشتەی خۆیە بێ خشتەی دەرچوونی خۆیە بێ و میساعات جای دەرەچێت لە ئەپلیکیشنەکە دایانی خەتەکانی تریش بە پێی خشتەی خۆی داین لە ئەپلیکیشنەکە و GPS-ەکەشی لەگەڵ دانین بۆ ئەوەی کاتی ئانیە ئەو کاتانی پێوترە ڕیل تایم کاتی فعلی پاسەکە لە کوێوکەی دەرەچێت بۆی سەرنشینێکی بێ بڕات ئاگادار بێ کاک ئەحمەد ئاماژەی بۆ ئەوە کرد هێشتا کۆمەڵێک لە قۆناغەکانیان باشتر بڵێن دوو قۆناغی ئەپلیکیشنەکەتان بۆ تاقیکردنەوە ماوەتەوە ئەبێ هەنگاوی بۆ بنێن 6 بۆ 12 مانگە بێ داتا کۆبکەنەوە باسی ئەومان بکەنە بێت چیتر ئێوە داتا کۆبکەنەوە دومان جەبەجە کردووە لە قۆناغی سێم و چوارممان ماوە قۆناغی سێم پێویستی بەوەی داتایەکی زۆر کۆبکەینەوە لەسەرچی لەبەر ئەو ژیری دەستکردە کە بڕیارەیە کەی پاسەکە گاتە لای تۆ پێویستی بەوەی تەمرینی پێ بگرێت کەواتە بێت داتایەکی زۆر کۆبکەینەوە یعنی ئەتوانین مشکلی ئەوە حەلکە کە زۆر ینی زۆر ئیڤنت هەیە ڕۆیە لە شارەکە ینی جاری وایە لەبەرەوەی مشکلی حفلێکی تەخەڕۆجە پاسەکان هەتێکەچن بە ملیەکە قەرەباڵێکی زۆر دروستە بە کاتی قەرەباڵغیەکان ئەم هەمووشتە ئەتوانین لەگەڵ ژیری دەستکردەکان مامەڵی لەگەڵا بکەین لەم حاڵەتە پێویستمان بەوەی داتایەکی زۆر کۆبکەینەوە بۆ 6 مانگ تا ساڵێک بەم داتا زۆرە ئەتوانین دوایە بێت داتاکە پاک بکەینەوە ئەنەلایزی کەین بین بە ژیری دەستکردەکە ینی کۆمەڵە میکانیزمی تر ڕێشۆنی تر لەگەڵایگرێن بەر تا ئایەکە ژیری دەستکردەکە پێمان ئەڵێ کە پاسەکە کێگاتە لای تۆ قۆناغی کۆتایش قۆناغی جێبەجێکردن دیسان و داڕشتنی ئەپلیکیشنێکی تر ینی سیستەمی دروست بکەینەوە ئێستا وەکو پرۆتۆتایپ کۆمەڵشمان لە بەردەستە بەڵام دووبارە بێ ڕێکی بخێنەوە ئیشی لەسەر بکەین دوای بخێنە چۆنڵە ئیمپلیمنتیکەین بخێنە بەردەمی بەکارهێنان بەکارێنەوانە بەکاری قۆناغی یەکەم و دووەم داتایەکتان هاتە بەردەست لە قۆناغی سێم و چوارەما کە بۆ کۆتایی ڕوا پێویستە جارێکی تر داتایشی کەتان بێتە بەردەست بۆی کە بزان ئێوە کارەکەتانە ئەگەیاتە ئەنجامێکی دیاری کراو یاخو جارێ هەرە بێمە تاقیکردنەوە بکەین بووی بزانین کێشەکان لە چیایە بەتەکی دیانی ئەبێ پێویستمان بە داتای زیاترە تا باشتر مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەین بنویستم ئەگەر دوای شتێکتە بۆ توانی باسی کرد یانی زۆر کار لەسەر ئەوەی کە ئێمە لە ڕێگەی ئەم شێوازی داتا کۆکردنەوە و کێشەکان لە کوێیە و چارەسەرکردنەکەی چۆنە زۆر جار لەوانەیە شۆفێری پاسەکە پرسیاری هەبێت یعنی ئەڵێ تۆ ڕێگایکیوە بۆ مندانی خۆبێ شوێنێکە بێ و تابلوەکە بێ کە متیایە بۆستم بووی ئەو سەرنشینە بەنمونە من ئەمڕۆ ئیشێکی دادگای سلێمانی هەیە ینی خرەباڵغێکی زۆر لەویا هەیە کە ئێستا ئێمە گفتوگۆکەین یعنی لە پەنا جادەکەش هات دووسی سلانی سیارە بۆ سێلانێ گەرم ئەو پاسەبۆستی کێشەیەک بنێتەوە شوێنێکی دیاریکراو هەبێ تۆ توانی لیا بۆسی تو پشتیتە کارەکەی خۆ تا چەند شوێن و تابلۆکان ڕۆڵێکی بەرچاویانەیە بووی کەم پرۆژێ بتوانانی بەریت لە ڕاستیە ئەو بابەتە زیاتر پەیوەستە بە جەنابی ئەوانەوە بەڵام وەکو ڕوونکردنەوەیەک بۆ پرسیارەکەی جەناب و جوابەکەی کاکاکاریش لە ڕاستیە ئێمە قۆناغی سێمی دەیتا کۆلێکشن یا داخود کۆکردنەوەی دەیتا پێویستمان بە نەفەر نابێت بچێتە سەرجادە
ینی قۆناغی یەکەم تەنیا بۆ دەستنیشانکردنی کێشەکە بوو لە سێمە ئێمە ئێسمە لە دووەمە گەشتێتەوەی کە حلەکەمان لێ دیارە چارەسەرەکەمان لێ دیارە پێویستمان بۆیە بە شێوەی دیجیتاڵی داتا کۆلێکت بکەین شێوەی دیجیتاڵی چۆنە بەلانی کەم 6 مانگ بۆ ساڵێک دەیتای GPS-مانەوێت کە ئەتوانین لە مۆبایلی ئەپلیکیشنێکە خۆمان ینی ئامادەمان کردووە ئەپلیکیشنێکی جیاوازە بۆ مۆبایلی سمارتفۆنی سایقەکان شۆفێرەکان یاخود ئەگەر شۆفێرێکیش مۆبایلی نەبێت GPS-ێکمان هەیە ئێستا پێشمانە GPS-ێکی ینی لۆ کواڵەتی ینی لاشە لە بازار وای 25,000 ینی هەر شتێکی زۆر سادە لە ڕێگەی سیمکارتێکەوە ئێمە توانین داتاوە بینەوە بخینە سەرڤەرەکە زۆر باشە توانین ئەمە بەل گەراهوکاران بتوان دەستمە ئەمە ئەو GPS کە ئێوە دایگەنێن لە نێو پاسەکانە بەڵێ ئەو نمونەیە کە بۆ ئەو GPS لە نمونونەکان GPS زۆرە و هەمووشان ئێمە پێویستمان بە GPS زۆر دقیق نییە GPS هەیە لە وەکوتمان لە 25,000 تا $10,000 بەڵام ئەوەی کە ئێمە پێویستمانە ئەگەر جیاوازی بوون 5 متر 10 متریش هەبێت لە ئەکیورسیەکە لە دیقەکەیە لە ڕاستیا بۆ هیچ کێشەیەکنی ئەوانە بۆ ئێمە کافیە تێچوەکەشی کەم تێچوەکەی زۆر کەمە لاچێ بەڵێ تێچوەکەی زۆر کەمە لە ماوەی 6 مانگ بۆ ساڵێکە ئەوە بەز ناو پاسەکان ئابێت هەر ئەوەنێ لاچە دوسە ڕۆژجارە شەحنی بکاتەوە بۆ هەریکێک لە خەتەکان بۆ ڕۆشتن و هاتنەوە دواتر ئێمە سەرڤەرمان هەیە لێ وەرەگرینەوە داتاکان لە کۆتاییە ئەو قۆناغی سێمە کە داتای GPS-ئەکانمان هەمووی لەلا بوو ئێمە ئەلگۆریزمی تایبەت بە زیرەکی دەستکرد بەکارێنین بۆ ئەوەی کە لە مۆبایلی ئەو کەسانی کە ئەپلیکیشنەکە بەکارێنن بتوانن بزانن بزەبێت مەسەن لە بە دقیقی لە چ کاتێکە ئەم پاساگاتە لای ئێمە کە ئەوەش ینی چۆنڵی نوێگەری ئیشەکە ئێمە لەوایە بەڕاستی و لاچە لەسەر مستەوای جیهانی ژانی نوێ بێت چونکە تاسە خۆتان نەزان توێژینەوەکان لە بواری زیرەکی دەستکردوانەیە ڕۆژ ینی هەموو ڕۆژێک هەر بەردەوام و لە نێوبوونەوە باڵە گۆڕانکاری بەسەرایەت بۆیە ینی ئێمە فکری پرۆژەکە ئەوەیە کە سوود لە زیرەکی دەستکرد و ئەوانە ببینین بۆ ئەوە ناکە گۆڕانکاریەکی ڕیشەی لە سیستەمی پاسا بکەین چونکە ئەوە قورسە بەڕاستی ئەو حکوومەت هەموو کەسەکەم لانی پەیوەنددار هەموو ێزانە کە پێویستە گۆڕانکاری بگرێت بەس کە ناکرێت ئێمە کە پێشنیازیشی بکەین لاچێ گۆڕانکاریکی وا دروست نەکە بەڵام چۆن وا بکەین لە ڕێگەی ئەم تەکنۆلۆژیا تازانەوە کە لە بەردەستی ئێمایە و ئەوەی کە ئێستا لە جیهانە ئیشی پێکرێ ڕێوشێنێک دابنین کە بە کەمترین تێچوو زۆرترین ئامانجەکەمان پێکین باشە کاک ئەحمەد ئێمە ئەیبینین لە هەندێک لە وڵاتان ئەم ئەپەی ئێوە بە شێوەیەکی تایبەتی خۆیان بەکاریان هێناوە سوودیان دەبینەوە تا لە بواری هاتوچۆیە کاتێک مادەم ئێوە ئەوە نەجوانتوانی وتوانە لە لای خۆمان دروستی بکەن و ئیشەڵا کاریشی لەسەر بکەن لا دوای لە بوارەکانی تروەکو ئەوەی کە ئێستا بوونم نەخوێندنەوەی نەخشەی ناوشارە ئەوەی ئادرسێک تۆ دیارەکەی لە ڕێگەی GPS-ەکەەوە پێت ئەڵێت بە هەرو زیرەکی دەستکردە کە ئەم شوێنە لە کۆتۆ ئەتوانی بۆی بچیان نزیکترین ڕێگەکانیان کەم ترافیکترین شوێنەکان کامانە وەکو خۆتان بیرۆکەتان هەیە بۆ ئەمایان بۆ بابەتی تر بۆی کە هەر کاری لەسەرکەن بۆ خزمەتکردن بە ئەم کێشەی ترافیک و هاتوچۆیە لە لای خۆمان کان ئێمە هەموویمان کۆ کردەوە لەم کێشەیە کۆمان کردەوە بۆ شاری سلێمانی بەدەست شەقام و ئیزدیحامی شەقامەکانەوە ئەیناڵان بۆ ئێمە فکرەکەمان لەسەر ئەم کێشەیە هەڵچنی ئەگەر هاتوو ئێمە ئەم بیرۆکەیە ئەم ئیشەمان چۆبواری جێبەجێکردن و ئەنجامێکی هەبوو ئەو کاتە ئێمەش ئەتوانین پرۆژەکەمان گەورەتر بکەین بۆ هەنگاوێکی لەو شێوەیە بەڵام شتێکیش ئێمە لە داتا کولێکشنەی کردمان بۆمان دەرکەوت کە مۆقیفی پاسەکانی سلێمانیش بە شێوازێکی دروست دابەش نەکراون بۆ چووکە 10-15-20 ساڵ 30 ساڵ پێش ئێستا مۆقیفانە دانراون کە شارەکان گەشایان مەحدود بووە شارێکی بچووک بووە بەڵام ئێستا ڕۆژ بە ڕۆژ شار لە گەشایە شار لە هەناسەدانایە بۆ ژیان بۆیە هیچ حسابێ نەکراوە لە ماستەر پلانەکانە کە کراوە بۆ شارەکان دانراوە حسابی گەشەی شار نەکراوە حسابی ترانسپۆرتیشن نەکراوە بۆیە هاتین ئەوشمان بۆ دەرکەوت کە شوێنی مۆقیفی پاسەکانیش هەڵەیە ئەگەر بێت و ئێمە بڵین بەلانی پەیوەندیداریان بە کۆمپانیای جێبەجێکار مۆقیفی پاسەکانمان بۆ بگۆڕن یا بۆمان دابنێن ئەمە کولفێکی زۆری تێچێ ناکرێت بۆیە هەل لە ڕێگای ئەپلیکیشنەکەەوە مۆقیفی پاسەکان دیاری کراوە زائیدەن تۆ توانێت لە مۆبایلەکەی خۆت تا لۆکیشنی خۆت دیاریەکەی پێتەڵێ بە چەند خولەکەکە تا ئەو لۆکیشنەی تۆ ئەو کاتە پێستیشە بۆ مۆقیفێکی پاس نامێنێ بە شێوازێکی مرتز مامۆستا پرسیارەکەم باڕاستی تۆ بکەم وی لە مامۆستا محەممەدم کردیانی
شوێنی دابەزین و سەرکەوتنی سەرنشین ئەمە بۆ هاوڵاتیان و بۆ شۆفێرەکان تاچەند ئەم شوێنانە گرنگە لەگەڵ ئەم شێوازی ژیری دەستکردە بۆی کە بتوانین ئێمە سوودی لێ بینی اصلی سیستمێکی لە عالەما بەکارهێنرێت کە پێوتری بە ستۆپ یعنی هەر مووقفی پاسێک بۆ مووقفی پاسێک نابێت لە 500 متر زیاتر بێ ینی بۆی کەسێکەکە بێ بە پێ بڕوا لە مووقفێکە بۆ مووقفێک مەسافەکەی زۆر دوور نەبێ یعنی ئینسان هەر تا 500 متر دەتوانێت بە ئیسراحەت بڕوا لەسەرەوە تووشی ماندوێتیە بێ بەڵام وڵاتی وڵاتی خۆمان هەیە زۆر ناڕێکە ینی ئەوەی کە مووقیفە جاروێ پاستیان ناوەستێ خەڵکی خۆیان لە شوێنێک بە مووقیفیان داناوە زۆرتر لەوە کۆبنەوە لەوێ سەرەکەون و بۆ دابەزینیش لە هەر کوێ نەفەر داواکە سەرنشین داواکە پێویستە شۆفێر بوەستێ سەرنشینەکە دابەزێنێ کە هەمان ببێتە هۆی دواخستن هەم ببێتە هۆی کێشەی ترافیک جاریوە لە شوێنی وایە پاسەکە وەستێ کە شوێنی وەنیەکە سیارەکە پاسەکە ڕاگرێ ئەمە کۆمەڵی گرفتی دروست کردووە ینی لە وڵاتانی دەرە بۆ شوێنی ینی بەستۆپەکان دیاری کراوە شوێنی مووقیفی پاسەکان دیاری کراوە و تو هەرچەندە داوا لە شۆفێرکەی بە شێوەیەک ناوەستێ هەتا لە مووقیفی خۆی نەبێ چکە بۆ ئەگەر وای نەبێت دواکەوێت ینی چکەوان ئێمە چمە مامۆستا محەممەد کەسانی تریش ینی لە دەرەوە خوێندومانە و سیستەمان تاقی کردوێتەوە لە دەرەوە ینی بە دەگمەن ئەگەر حاڵەتێک ڕووی نەدابێ پێنج چرکە پاسەکە دواکەوتی بێ ئەویش پیشان درراوە سەر شاشەوەی کە باسی کرد جەنابەت بۆ نمونە قەتادانرێت بۆ کاتی پاسەکان کەی دێ کەی نایە ئینیزی پێوتێ پاسنجە ئینفۆرمێشن سیستەمە سیستەمێکە بۆ زانیاری بە سەرنشین کەم پاسەکەی دێت دواکەوێ دواناکەوێت هەتا زانیاری شتەدا دێکە پاسەکە فول نییە ژمانی شوێنی سەرنشینە یان نا ینی بۆی تۆ حساباتی وە بکەیت بەڵام لای خۆمانەوە نییە و کات شێوێت و تێچوویەکی زۆری شێت و توانی شاشەیەک دانەی لە هەموو مووقیفی پاسێکە و ئەو شاشە هەموو معلوماتی بابەتەوە و بەداخەوە لای خۆشمان تا ئێستا ینی ڕۆشنبیریە نێما بینی کە مووقیفی پاسەکان ئەشکێنرێت ینی تێکدرێ چجاوی تۆ بوون لە شاشەیەک دانێ لەبەرەوە ئەم سیستەمە پێویستی باوکاری لانی پەیوەندیدار هەیە پێویستی باوکاری حکوومەت هەیە لەسەر هەموو ئاستێ کە مووقیفی پاسەکان چاودێری بۆ دانرێت ئەو شاشانە هەڵواسرێ و پاسەکان تازە بکرێتەوە و ساق پاسەکان پابند کرێن بە سیستەمێک کە حکوومەت دایانێ کەی دەرەچن کەی دەرناچن هەڵپەت ئەمە لایانی شۆفێرەکانیش بین لایانی شۆفێرەکانیش پێویستیان بە ئەوەیە کە حکوومەت هاوکاریان بێ لەوەی کە بۆ نمونە سوتەمەنیان بۆ دابین کە کێشەیەکیان هەیە گرفتێکیان هەیە لە پاسەکان هاوکاریان بێ لە چاکردنەوەی ڕێگەبانیان بۆ چاکە خەتیان بۆ جیاکاتەوە مامۆستا ژیر بۆ ئیشەڵڵا دابەزاندن و سوودوەرگرتن لەم ئەپلیکیشنش هەر لایانی پەیوەندیدار لە ڕۆی ترافیک و گواستنەوە بۆ نمونە شارەوانی یان لایەنەکانی دیکە ئەبێ هاوکار بێت لە پرۆژەکەیە دەڵێبانی شاوکار بن چکە ئێمەمانەوێ نەمانەوەی لەوەیە هەندێک شۆفێر لەگەڵەمەیان نەبێت ینی یا هەنێ سەرنشین لەبەرەوە ئەمە حکوومەت هەنێ جار پێویستە لەو بوارانەیە تەداخولکە کە بکا بێشتێکی ئیجباریکە پێویستە هەموو شۆفێرەکان ئەم ئەپلیکیشنە بەکاربێنن یا بۆ منە GPS بەکاربێنن یا ئەو کاتی کە بووی دانێ حکوومەت پێوی دەرچن ینی بەزودی ئێمە وەزارەتێکمانێ لێرەوە ینی وەکو گلەیەکی کە وەزارەتێکمانێ ناوی گواستنەوەیە وەزارەتی گواستنەوە هەموویشی بۆ بەوەی کە لەزگەی تەکسی چۆن بێت چۆن نەبێت کە گرفتە ڕئیسەکە ئێمە گواستنەوەی گشتیان لە هەموو جیهانە ئێستا پەرە بە گواستنەوەی گشتیە درێت وڵاتێکی وەکو لوکسمبەرگ کە یەکێ لە وڵاتە دەوڵەمەندەکانی ئەوروپایە ساڵی 2020 گواستنەوەی گشتی کرد بە خۆڕایی بۆ ینی وڵاتێکی دەوڵەمەند هەموو کەسێک سیاری خۆی هەیە بەڵام تێگەشتون لەوەی کە تۆ ناکرێ هەر کەس و سیاری خۆی هەبێ و بێنێتە ناو شار بێنە شوێنی ئیشە بێتە خۆی قەرەباڵغی ینی ئەوان بە تجروبە گەشتون بەوە ینی لە ئەمستردام لە وڵاتانی ئەوروپی بە تایبەتی لە پایتەختە گەورەکان لە 67کانە کە سیاری بەم شێوەیە داهات و بڵاو بوویەوە هەموو شوێنە مێژوویەکانە تێکدا کردیان بە جادەی 2 سایت بە 4 سایت بەڵام بینیان فریا ناکەوێت و هەر سیارە دێت هەر جادە ینی فرێ ناکەوێت فرێ ئەو سیارانە ناکەوێت من هەموو جارێکە لەمەڵم ڕێگەوبان وەکو جۆگە وایە چۆن جۆگەیەک دروستەکەی ئاوی پیاڕۆی دوایی ئەو ئاوازیای کرد جۆگەی فرێ ناکەوێت ڕێگەوبانیش وایە تۆ تا ژمارەی ئۆتۆمبیل زیاکە جادەکان فرێ ناکەون لەبەرەوە لە هەموو وڵاتان چاو لەسەرەوەی کە گواستنەوەی گشتی پەری پێ بدرێت ینی لە لوکسمبەرگ کراوە بەلاش لە ئەڵمانیا من ئاگادارم کە ئێستا کراوە بە 40 یۆرۆ مانگەنە 40 یۆرۆ ینی تقریبا 50 هزار خۆمانەکە کاتوانی هەتا بینی شارە گەورەکانیش بە میتر بە شەمە نەفەر ناو شار بە میترۆ هەموو سیستەمەکان بەکاربێنی بە تێچوویەکی زۆر کەم من خۆمان باسی تەجروبەی خۆمەکەم لە وڵاتی هەنگاریە کە خوێندومانە لەوێ ینی کارتمان بۆ کراوەکو تەلەبە مانگانە بە 15000 خۆمان کە ئێمە 15000 بەشی تەکسی لەوێ ناکە وڵاتی خۆمان هەموو مانگە تۆ توانی هەموو سیستەمەکە 15000 بەکاربێنی بۆچی بۆی تۆ هەم با کە چی بکەی کە گواستنەوەی گشتی بەکاربێنی دوورکەیتۆ لەوەی ساری خۆت بەکاربێنی ژینگە پیسکەی سوتەمەنی بەکاربێنی ڕێگەوبان بگری قەڵەباڵغی دروستکەی لەبەرەوە پێویستی بە دامێکی گەورە پشتیوانێکی گەوری حکوومەت هەیە بۆ ئەوەی کە وا بکات هەموو وڵانش بۆ ئاسانکاریە بۆ هاوڵاتی چکە لەبەرەوەی ئێستا هەموو کەسێک بەردەوام
کاتەکان زوو ئەڕوات لە کارەکانی خۆی بەردەوامە باسی ئەڵمانیات کرد ئەمەە ئاسانکاری کردو لە ڕووی مادیشەوە هاوکاری هاوڵاتیانەکانی بۆ شارە دوورە دەسەکانیش ئەگەر تۆ تکتێکی چلونوێری بەڕێ توانی چوار کەسی کە لەگەڵ خۆتا سەرخەی بتوانین لەگە خۆتا تەکە بۆ یەک مانیشە بۆ یەک جار ئەگیان زۆر کات ئەو تکتەی بڕی لەوانێت تۆ بۆ چەند هێڵێکی گواستنەوە هەم لە ئوبان و شتراسەبان بۆ بوس و بۆ شەمەندەفەرە دووری شارەکانیش بەکاری بێنێ ئەمە هیواداری نەگەر ئەم سیستەمانە ئەوانش قۆناغەکانی تر بێ ئەمسام هەموو دوایین پرسیارم بۆ بەڕێستان ئێ وەکو مامۆسا و ئەم خوێنکارە بەڕێزانە ئەم بیرۆکانە کەێنن کاری لەسەرەکەم بە شێوەیەکی ئەکاتمی ئەمانە پێویستی بەکاتە بەردەوامبوونی ئێوە ئەتوانین بڵین کاتێکتان دیاریکرۆ کە بچێتە بواری جێبەجێکردنەوە یان جارێ هەر هەوڵێن کە ئەمە ئێوە بتوانن شتی زیاتری لەسەر وەرگرن داتای زیاتری لەسەر وەرگرن بچنە ناو خاڵەوردەکان و کێشەکانی ترکیە چۆن کاری لەسەرەکەن لە ڕاستیە ئەمە وەکو مامۆسا و خوێنکاری زانکۆش ینی هەموو کاتێک ئەتوانین تەنیا لە چوارچێوەی زانستیە ئیشەکان ینی بەرەو پێشبەرین بۆ لایانی بەرامبەر ئێمە پێویستمان بەلایانی بەرامبەرە بێ کە خودکەرتی حکومی کە هاوکاری مادی معنەوی ئەمیشانە بکە چونکە تاوە ئێستا لە ماوەی 6 مانگ 8 مانگی پێشوە ئێمە خۆبەخشانە مەسەڵەن کارمان کردو چوونێتە سەرجاددا و دان سەعاتی خۆمان ینی ئەوە کردووە بەڵام لەمە بە دواوە ئیشەکان ینی پێویستی بەڕاستی لایانی معنەوی و بڵین داراییش هەبێت لایانی پەیوەندیدارەوە یاخود هەر سپۆنسەرێکی تر چونکە ئیشیش هەتا ینی تا ڕادەیەکە توانین تۆ بیبێتە پێشەوە بەتاتی ئەمە کە پەیوەستە بە کێشەیەکی هەرە سەرەکی شار و چارەسەری ئەم کێشەیە ئەتوانێت ینی بەڕاستی گۆڕانکایەکی زۆر گەورە لە شارستانەتی شارەکە دروست بکە بۆیە ئەمە ئیشی تەنیا من و مامۆساژیر و دوو خوێنکاری بەڕێز نییە و چەند خوێنکارێکی تریشکە هاوکارمان بوون کە تەواوی ئیشەکە لە ڕووی مادی و معنەوی هەموو شتێکەوە لە ئەستۆ بگرین ئێمە لە لایانی زانستیەوە هەموو جهدێکی خۆمانە خەینە بەردەست و بەتەواوی توانامانەوە هاوکارەوەی بەتەواوی توانامانەوە بەردەوامە بین بەڵام لە ڕاستیشە پێویستمان بە لایانی پەیوەندیدارە بێت کە هاوکاریمان بکات ئینشەڵڵا کە لایەنەش ئامادەی خۆی دەرئەبڕێت ئەم ئەپلیکیشنە کاری پێکرێت وەسپاس بۆ ئێوە و بۆ ئەو هەوڵە جوانانە بە هیوای سەرکەوتن بە هیوای بەردەوام بوون